زۆر باشە بەڕێزان هەر سەبارەت با تای خوێنبەربوون ئێمە جگەل لەوەی کە لە ڤیدۆڵەکە ڕێنماییەکانمان پێشکەشکردن میوانێکمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەمان قسە و باسی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێ سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی کە ڕاستەوخۆ لە ئاکرێەوە لەگەڵماندایە. کاک سەرکار شەوتان باش، سپاسانەکەین کە بەشدارن لەگەڵمان لە ژووری هەواڵی کوردستان 24. بۆ خۆ دەزانی یەکەم حاڵەتی تای خوێنبەربوون لە کۆیە تۆمار کراوە. ئێستا ئەو نەخۆشە لە نەخۆشخانەکانی شاری هەولێر چارە سەر وەردەکرێ. من ناڵێم ڕێنماییتان، بەڵام دەڵێم ئێوە داواکاریتان لە خەڵک چییە بۆ خۆپارێزی لە تای خوێنبەربوون؟ بەڵێ شەو باش جەنابی حاکەم، سڵاو ڕێز بۆ جەنابت بۆ بینەر و بیسەرانی کوردستان 24. دەست خۆشوە ماندوونە بن هەم بەڕاستی ستافی ئامادەکاری ئەم ڤیدیۆوەڵەوە هەم جەنابیشت کە زۆر بە باشی ئەو ڕێکار و ڕێنمایانەی کە هەم ڕێکخراوی تەندروستی جیهانی باسی لەوە کردووە هەم ئێمەش وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان باسمان کرد زۆر بە زمانی شیت کردەوە. بەڕاستی زۆر بە زمانی باستان کرد و ماندوونە بن و لە شتان ساغوێ. سەبارەت بە داواکاری ئێمە لە خەڵک، داواکاری سەرەکی ئێمە لە خەڵک ئەو ڕێکار و ڕێنمایانەی کەم تازە جەنابەت باست کرد هەم ئێمە وەکو وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داومانە بە خەڵک و لە فەرمانێکی وەزاری گشتاندنمان پێیوە کردو بۆ تەواوی بەڕێوەبەرە گشتیە تەندروستەکانی هەرێمی کوردستان لە پارێزگاکە و ئیدارە سەربەخۆکان ئەم ڕێکار و ڕێنمایانە جێبەجێ بکەن. دیارە لە دیارترین ئەو ڕێکار و ڕێنمایانە ئەوەیە ئێمە تکا لە هاوڵاتیانەکەین، داوایان لێ دەکەین و تکان لێکەن کە قوربانی لە ماڵەوە مەکەن، تکان لێکەن قوربانی لەسەر شەقام و لە شوێنە گشتەکان مەکەن، چونکە ئەمە مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشەکە زیادەکە. دوو داوا لە هاوڵاتیانەکەین تەنها ئەو گۆشتە بکڕن لە مارکێتەکان و فرۆشگاکان کە مۆر یاخود ختمی کوشتارگەکانی لەسەرە، چونکە ئەم گۆشتە سەلامەتە. داوا لەو کەسانەکەین جە ئافرەتی ماڵەوە یاخود ئەو پیاوانی کە لە کشتخانەکان گۆشت ئامادەکەن بۆ کشتنان لە کاتی ئامادەکردن وردکردنی گۆشتەکە ئەمە زۆر گرنگە، چونکە ئەمانە مەترسیان لەسەرە. داوان لێکەین دەستکێش لە دەست بکەن لە کاتی ئامادەکردنی گۆشت و ئەو کەلوپەلەش تایبەتمەند بێت هەروەکو جەنابی شت باست کرد شتی تری لەسەر ورد مەکەن و زوانیش بە ئاو بە سابوون دەستی خوارد بشۆن. داوای ئێمە لە خەڵک بەڕاستی ئەوەیە کە پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی بن بۆ ئەوەی دوور بن لەم نەخۆشی. کاک سەرکار، ئێستا هێشتا کاتێکی زۆر ماوە بۆ جەژنی قوربان، بەڵام ئێوە خۆشتان ئامادەتان بەوەدا هێشتا خەڵک زۆر جار قوربانی دەکەن لەسەر شەقامەکان لە کۆڵانەکان. باشە ینی پرسیار ئەمەیە بەڕاستی کاتی ئەوە نەهاتووە سەرپێکی کار ڕێگری لێ بکرێ بە هەر جۆرێک بێ نابێ خەڵک بە هیچ جۆرێک قوربانی لە دەرەوەی سەربڕخانە بکات؟ بەڵێ زەهەڕێک سەبەر بە پرسیارەکەی جەنابەتەوە بە قسەکەی جەنابی حاکم، ئێمە وەک وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لیژنەکانی وەزارەتی تەندروستیمان ڕاست پاردووە بە هەماهەنگی لەگەڵ لیژنەکانی قایمەتی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان کە سەردانی مەیدانی بکەن بۆ فرۆشگاکانە، بۆ کشتارگەکانە، بۆ شوێنە گشتەکان بە گشتی لە شار و بەڕاستی قەزاکان و تەنانەت گوندەکانیش. ئێمە تەواوی لیژنەکانی خۆمە ڕاست پاردووە کە هەر کەسێک بەڕاستی و هەر شوێنێک پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی نەبێت وە قوربانی بکات لە ماڵەوە لەسەر شەقام و لە شوێنە گشتەکان، ئێمە ڕێکاری یاساییان بەرامبەر دەگرینە بەر. یعنی ئێمە زۆر بەڕوون و بەڕاشکاوانە ئێمە ڕامان گاندووە کە ئەم بابەتە قەدەغەیە، ئەم قوربانیکردنە لە ماڵەوە ئێستا جەژنی قوربان نزیکە، خەڵک وەکو ئەرکێکی ئانی قوربانی ئەکات. ئێمە ناڵێن قوربانیکردن قەدەغەیە، ئێمە دەڵێن قوربانیکردن لە ماڵەوە قەدەغەیە، لە شوێنە گشتەکان قەدەغەیە، چونکە تۆ لێرە مەرجی تەندروستی جێبەجێ ناکەی. بۆیە بەڕاستی ئێمە ڕێکاری یاسایی بەرامبەر ئەو کەسانە دەگرینە بەر کە قوربانی لە ماڵەوە کەت یاخود لە شوێنە گشتەکانەکات. لێرە من دەمێتن ئاماژە بە خاڵێکی زۆر گرنگ بدەم بەڕاستی جەنابی حاکم، ئەویش ئەوەیە یەکێک لە مەترسیەکانی ئەم نەخۆشی ئەوەیە کە ئاژەڵی توشبوو بە نەخۆشی تای خوێنبەربوون یاخود ئەو ئاژەڵێک کە هەڵگری ڤایرۆسی تای خوێنبەربوونە هیچ نیشانەیەکی نییە. آخر ئەبە مەترسیدارە تۆ کە جەژنی قوربان نزیکە بێتەوە تۆ لە ماڵەوە لەوانەیە بڵێ ئەم ئاژەڵەی من هیچ کێشەی هیچ نیشانێکی نییە من سەری ئەبڕم بۆ قوربانی، بەڵام ئەمە ڕاست نییە. دەکرێت هەر ئاژەڵێک هەڵگری ڤایرۆسی تای خوێنبەربوون بێت و هیچ نیشانێکیش نێبێت لە کاتیەوەی تۆ سەری ئەبڕی مامەڵە لەگەڵ گۆشتەکەی توش ئەبیت، چونکە تۆ جلوبەرگی خۆپارێزی لەبەر ناکەن. بۆیە داوا لە خەڵکەکەی تکان لێکن قوربانی تەنها لە سەربڕخانەکان و کوشتارگەکان بکەن کە ڕێپێدراون، مەرجی تەندروستی تێدا جێبەجێ دەکرێت، پزیشکی ڤێتێرنەری لەوەی ئامادەیەوە دووبارە شەکەینەوە. بەڕاستی
ئەو ڕێنمان و ڕێکارێکی ئێمە دەرمان کردو ئەگەر خەڵک پێیوە پابەت نەمێت کە داوانێکن پێ و پابەت بن بەڵام قوربانیکردن لە دەرەوە قەدەغێ و کەسێک لە دەرەوە قوربانی بکات ئێمە ڕێکاری یاسا بەردەگرینە بەربەڕاستی. زۆر باشە کاک سەرکار دەست خۆش یعنی ئێستا ئەم نەخۆشیە لە ئاژەڵەوە دەگوازرێتەوە بۆ مرۆڤ بەڵام پرسیار ئەمەیە مرۆڤی توش بوو ئایا لە مرۆڤی توش بووشەوە نەخۆشیەکە دەگوازرێتەوە بۆ مرۆڤیاننا؟ بەڵێ بەداخەوە لە هەروەکو جەنابەت باس کرد ئەم نەخۆشیەکی ڤایرۆسیە لە ئاژەڵە و بۆ مرۆڤ دەگوازرێتەوە و بەڵێ لە مرۆڤێکی توشبوش بۆ مرۆڤێکی ئاسایی دەگوازرێتەوە. بۆیە ئێمە داوا لە خەڵکەکەین ئەگەر کەسێک هەستی بە نیشانەکان کرد یارە نیشانەکان ئێمە لە زۆر شوێنیش باسمان کردووە بریتە لە تایەکی بە قووەت و بەهێز سەر ئێشەیەکی تند لەش داهێزان و بێتاقەتی و ماسوولکە ئێشە و قوڕک ئێشە و لە قۆناکە مەترسیدارەکان دەرکەوتنی پەڵێ لەسەر پێست و خوێنبەربوونە تکا لە خەڵک ئەەکەین پێش ئەوی بگاتە خۆناغی مەترسیدار هەر کەسێک نیشانەکانی تێدا بەدیار کەوت زوو سەردانی نەخۆشخانە بکات ئەمە زۆر گرنگە درەنگ سەردانی کردنی نەخۆشخانە مەترسی جانەدەزان زیاد دەکات و ئەگەر کەسێک ئەم نیشانەی تێدا بەدیار کەوت ئەگەر زوو سەردانی نەخۆشخانە بکات چارەسەری پزیشکی وەربگرێت مەترسی جانەدەزان کەم دەبێتەوە و مەترسی توشکردنی خەڵکیش کەم دەکاتەوە چونکە وەکو من باسم کرد بەڵێ کەسێکی توش بوو دەتوانێت کەسێکی تری ئاسایی توش بکات بۆیە داوا لە خەڵک ئەگەر نیشانەکان تێدا بەدیار کەوت وەکو من تازە باسم کرد زوو خۆی لە خەڵک زیاکاتەوە سەردانی نەخۆشخانە بکات چارەسەری پزیشکی وەربگرێت خۆشبەختانە چارەسەری پزیشکی پاڵپشتکار بەکارێت و زۆرە دەرمانێکی تایبەتمەندیش دابین کراوە ئەوش ئێستا بەردەستە لە هەرێمی کوردستان چارەسەری پزیشکی وەربگرێت و لە مەترسی ئەم نەخۆشیە زۆر شەڕ کەواتە کاک سەرکار ئێستا پرسیارێککە دێتە گۆڕێەوەیە داواکاریتان لە ئاژەڵداران چیە یان حکوومەت لایەنی پەیوەندیدار دەتوانێت چی بکات بۆ پاکڕاگررتنی ئاژەڵەکان یاخود دوورکردنەوەی گەنە و ئەو مێروە زیان بەخشانەی کە بە ئاژەڵەوە دەنووسێن دەبێ ئاژەڵدار چی بکەوە ئێوە دەتوانن چیان بۆ بکەن؟ بەڵێ طبیعی ئەوەی کە ئێمە کردومانە ئێمە لە سەربڕخانەکان و کوشتارگەکان گوتومانە کە خەڵک بابێت ئێرە قوربانەکانی خۆی بکات لەوەی مەرجی تەندروستی جێبەجێکرێ پزیشکی ڤێتەرینەری لەوەی ئامادە ئێمە داواکاریمان لە ئاژەڵدارەکان ئەوەیە کە بە هیچ شێوێک بەبێ جلوبەرجی خۆپارێزی مامەڵە لەگەڵ ئاژەڵ نەکەن یەک کاتێک کە ئاژەڵدارێک ئەڕواتە نێو ئاژەڵەکەی تکان لێکەین با جلوبەرجی خۆپارێزی لەبەر بکات بریتە لە دەستکێش و جزمە و جلوبەرگێکی خۆپارێزی ئەمە واکاتن کە دوور بکەوتنە خۆشەکە دوو داوا لە ئاژەڵدارەکان دەکەین تکان لێ ئەەکەین بە هیچ شێوەیەک سربڕینی ئاژەڵ ئەنجام نەدەن لە ماڵەوە لەو شوێنانەی کە گشتین و مەرجی تەندروستی تێدا نییە داوا لە خەڵک ئەەکەین ئەگەر ئاژەڵێک نیشانەشی نەبوو بڵێتن وڵات ئەم ئاژەڵی من هیچ نیشانێکی نییە و سەلامەتە من سەری ئەبرم ئەمە هەڵەیە ئەمە مەترسی توشبوو زیاتەکە چونکە وەکو من گوتم ئاژەڵی توشبوو نیشانەی نییە هیچ نیشانێک نییە بۆی داوا لە ئاژەڵدارەکان دەکەین تەنها قوربانی لەو شوێنانە بکەن سربڕنی ئاژەڵ لەو شوێنانە بکەن کە ڕێپێدراون لە کوشتارگەکان و سەربڕخانەکان دوو کاتێک کە ئاژەڵدارێک مامەڵە لەگەڵ ئاژەڵەکەی خۆیەکات تکان لێکەین جلوبەرجی خۆپارێزی لەبەر بکەن ئێمە عینەکی تایبەتمەند هەیە دەتوانن دەستیانەکەوێتن بە ئاسانی دەستکەیش لە دەست بکەن کاتێک دەست لە ئاژەڵ ئەدەن جزمەی تایبەتمەند هەیە دەتوان لەبەری بکەن جلوبەرجی خۆپارێزی لەبەر بکەن ئینجا با مامەڵە لەگەڵ ئاژەڵەکان بکەن و تکاشیان لێ ئەەکەین تکایك کە ئێمە بەڕاستی ئەمەش هەر هەمووی لەبەر خەمی هاوڵاتیانمانە و بۆ ئەوەی تەندروستی هاوڵاتیان سەلامەت بێتن بە هیچ شێوەیەک تا مەترسی ئەم نەخۆشی هەیە و جژنی قوربانێکی گوتەوە قوربانی لە ماڵەوە مەکەن کڕین و فرۆشتن بە ئاژەڵەوە مەکەن بەبێ جلوبەرجی خۆپارێزی و سربڕنی ئاژەڵەکان لە ماڵەوە ئەنجامەدەن و قوربانی نەکەن تەنها لەو شوێنانە بابێت کە مەرجی تەندروستیان تێدا جێبەجێ بکرێت. زۆر باشە زۆر بەڕێز سەرکار سوورچی گوتەبێژی وەزارەتی تەندروستی ڕاستەوخۆ لە ئاکرێەوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.